يعني قبينا كلمة ترسي أوانه هي كفار صدق بيتون وودبيتن دست پیدا کن باز باید نوعی که تو كل من ما يتواجد ایوش هاوکار بن دکاندار کان هاوکار بن با اوی بو خویانه بحسري پایتخته يعني حتى اسلام معناته كهرباء رئيسية برنامه هیا بو اوی ما بتوانن انشالله شتێکی وا بکەین کارەبای دایم با هەموو کوردستان دابین بکرێ هەر یەکێک پێدەویستی خۆیە هەمووشی ضرورە و هەمووشی لە بەرنامەدا انشالله بتوانین بیکەین ئەمە انشالله خۆتان سەلامەت هاوشانەی تر هەمووی علاج بکرێ ئەوەی پێمان بکرێن بۆیە هاتوومەتە ئێرە بۆ ئەوەی لۆمان چاکەوە دڵنیاتان بکەمەوە ئەوەی پێمان بکرێ بۆ یارمەتیدانی ئێوە دەیکەین والله جنابي محافظ آسايش حريق هيك كم ترخمينا كرديا قضاء وقدرها هاتي قدر الله وما شاء فعل أندو صاغبن زنابي سروك صاغبي حموما بقرباني والله تقصي تان لكرديا أو هيك يتحدى قولة ثاني حكومتي زناب تبقوا كاكا إن شاء الله سنوك وناس تمن غمتان نبي هولير ناس زۆر دژاتی دەکرێت بەڵام انشالله خۆمان لەگەڵ أم باجن أما باشي قربانك قربانك بەڕێزان مێمە هاتین لە نزیکەوە بۆی ببینین ئەم ئاگرەی دوێنێ شەو لێرە کەوتەوە بە حقیقەت هەمومانی نیگەران کرد و هەر لە دوێنێشەوە ئێمە لەگەڵ جەناوی پارێزگار و برادەرانی تر لە سەرخەت بوو وای بزانین دەتوانن بە زووترین کات ئەم ئاگرە کۆنتترۆل بکەن بۆ ئەوەی زەرۆر ژیانەکان کەم بکەنەوە ئەم ڕۆژ هاتین بۆ ئەوەی بە چاوی خۆمان ببینین چەند زەرەر و زیان بەو خەڵکە کەوتووە کە بە حقیقەت ئێمە هەمومانی دڵگران بووین و نیگەران بووین بەو حادسە ناخۆشە و بەتایبەتی ئەم شوێنە کە بەنسبەت ئێمەوە شوێنێکی ئاسەوار و کۆن و مێژووی و ئابووری و کەلتوریشە هەم بۆ شاری هەولێر هەم بۆ هەموو خەڵکی کوردستان لەبەرەوە ئەمە گرنگیەکی تایبەتی هەیە سەردانی ئێمەش بۆ ئەوە بووە بۆ ئەوەی دڵنیای خەڵکی هەولێر بە تایبەتی بکەینەوە کە ئەوەی لە توانای حکوومەت یاریمی کوردستاندا بێت بۆ یارمەتیدان یانە بۆ نوۆژەنکردنەوەی ئەم بازارە ئینشاءالله تەقسیری ناکەین و دەست بەجێ برادەران ڕادەستپێرین بۆ ئەوەی دراسەتی سەرەتایی بکەن لەگەڵ یونسکۆ ئەوانەش ئەبێ هەمانگی بکەن چونکە ئەمە شوێنێکی ئاسەوارە شوێنێکی مێژوویە کە چۆن بتوانین و ژەنیان بکەینەوە و یارمەتی ئەو پیشەکار و خاوەن دوکانەکانیش بدەین کە بتوانین چۆن یارمەتیان بدەینەوە لەو زەرەر و زیانانەی کە پێیان کەوتووە ئەوەی من داواکارم و داوا لە حکوومەتیش دەکەم و ڕان دەستپێرم بۆ ئەوەی لێکۆڵینەوەیەکی جددی بکرێت لەم هەموو ئاگرکەوتنەوانەی کە بەتایبەتی لە شاری هەولێر و دوهۆک لە ماوەی و ماوەی ڕابردوو کە ڕوویان داوە وای بزانین ئایا ئەمە دەستیان قەستە کەسێک لە پشتە شتانە یانیش لەوانەیە هەر لەبەر کەم تەرخەمی یاخود جێبەجێ نەکردنی ڕێکارەکان ڕێنەمایەکان کە چەندین جارە داوا دەکرێت پێویستە دوکاندارەکان هاوڵاتیان هەمویان ڕێنمایەکان جێبەجێ بکەن و یارمەتی خۆیان بدەن و یارمەتی حکوومەتیش بدەن تاکو خوا نەخواستە ئەم جۆرە ڕووداوانە دووبارە نەبنەوە من لێرەوە داوا دەکەم ئەم لێکۆڵینەوە بە زووترین کات بکرێ ئمە پێش ڕوودا و ناکەوین من نامەوێت لە ئێستاەوە بڵێم کە هوکارەکان چین چونکە تا ئێستا بۆ ئێمە دیار نەبووە بەڵام هەرچیەک بێ پێویستە ڕێکاری پێویست بگیرێتە بەر تاکو ڕێگری لە دووبەرەبوونەوەی ئەم جۆرە ئاگرکەوتنانە بکرێت و داوا دەکەم لە پارێزگاش کە لە زووترین کات ئەو شوێنانەی کە شوێنی گشتین دەست بەجێ دەست بکەن بە دامەزراندنی یەکەی
ئاگرکوژینەوە لێرەوە من سپاسی ئەو خۆشەویستانەش دەکەم کە لە دوێنێشەوە زۆر ماندوو بوون و ژیانی خۆیان خستە مەترسی ئەوەی سەر و ماڵ و شوێنی ئەم کاسبکارانەی کە لەم بازارەدا هەن بپارێزن. جارێکی تر دەستخۆشتان لێ دەکەم سپاستان دەکەم شانازیتان پێوە دەکەین هەمووتان ئینشاڵڵا سەرکەوتو و سەرفەرەز بن و دەستخۆشی لە پارێزگار و هەموو بەرپرسانی تریش دەکەین کە بە پێر خەڵکەکەەوە هاتنی ئێمەش بووەوە بۆ جارێکی تر داواتان لێ بکەم ئێوە ڕێنمایەکان وەکو کە هەند جێبەجێ بکەن بۆ پاراستنی سەر و ماڵی خۆتان و حکوومەتی ئێوەیە ئەوەی لە توانایدا بێ بۆ نوژەنکردنەوەی ئەم شوێنە و بۆ یارمەتیدانی زیان لێکەوتوان ئینشاڵڵا تەقسیری ناکەین و لەگەڵتان دەبین و ئینشاڵڵا دووە ناخۆشی بێت و دوای ئاگرکەوتنەوە بێت و لەمە و دواشتی وا دووبارە نەبێتەوە. جارێکی تر سپاستان دەکەم و هەر سەرکەوتنەوە